دڵخۆشیمان لەگەڵ خوددا دەست پێ دەکات و بە ئامادەبوونی ئێوەش کۆتایی دێت. ئەمە ئەو ڕستەیە بوو کە حەنین و ڕیڤان بۆ ئاهەنگی هاوسەرگیریان لە هۆڵی هەیسەم بانگهێشتی میوانەکانیان پێکردبوو، بەڵام ئەوەی چاوەڕێنە دەکرا ڕوویدا و ئاهەنگ و خۆشی گۆڕا بۆ هاوار و گریان و پرسە. ئێوارەیەکی درەنگی 26 ئەیلولی 2023 لە شارۆچکەی حەمدانیەی سەر بە پارێزگای نینەوە لە ئاهەنگێکی بوو گواستنەوە کارەساتێکی گەورە ڕوویدا و هۆڵەکە بوو بە یەک پارچە لە ئاگر و شایی گۆڕا بۆشین، هەرزووش ئازار و گەورەی ڕووداوەکە میدیا جیهانیەکانی داپۆشی. چرکەساتی ڕووداوەکە بە شێوەیەک بوو ئەو کاتەی حەنین و ڕیڤان لە ناوەڕاستی هۆڵەکە و لە بەرچاوی میوانەکانیان سەمایان دەکرد و بە دەوری یەکتریدا دەخولانەوە. ڕشکە ئاگرێک لە بنمیچی هۆڵی هەیسەم دەکەوێتەوە و وەک پوشی بەڕەشەبا هۆڵەکە گرد دەگرێت و کەس ناگات بە کەس. ئەمڕۆ کە ساڵێک بەسەر ڕووداوەکەدا تێدەپەڕێت بەپێی دوایین ئامارەکان کە 964 لە ڕۆنی سالم ئەمینسەر مەترانیەی سریانی کاسۆلیکەکان لە قەزای حەمدانیە وەریگرتووە. 134 کەس بەهۆی ئاگرەکەوە گیانیان لەدەستداوە و 200 کەس بریندار بوون. گەورەی ڕووداوەکە وای کرد هەرزوو وەزارەتی ناوخۆی عێراق لیژنەیەکی لێکۆڵینەوە پێک بێنێت، بەڵام بە وتەی ماد شەنگالی سەرۆکی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی عێراق کە بۆ 964 قسەی کردووە، لیژنەکە لە ئەنجامی کۆتایی راپۆرتەکەیان موافق نەبوون. لێکۆڵینەوەکانی لیژنەکە گەیشتن بەوەی کە هۆکاری ڕووداوەکە بەهۆی شۆرتی کارەبایی بووە و کەم تەرخەمیش لە بەرگری شارستانی و حکوومەتی خۆجێیی و خاوەن هۆڵەکە هەبووە. وەکەوەی ماد شەنگالی باسی دەکات، دوورخستنەوەی قایمقامی حەمدانیە و بەڕێوەبەری بەرگری شارستانی و دەستگیرکردنی خاوەن هۆڵەکە کیفایەت نییە بۆ ئەو ڕووداوە گەورەیە. ئەو پێی وایە دەبوایە لیژنەیەکی ورد و پسپۆر لێکۆڵینەوەی جددیتری بکردایە، چونکە نە هۆڵەکە گونجاو بووە بۆ ئەنجامدانی بۆنە، نە دەرگای چوونە دەرەوە و دەرگای فریاگوزاری هەبووە. وەکەوەی باسی دەکات بە کەمتر لە 15 خولەک هۆڵەکە یەک پارچە بووە بە ڕەژوو، بەشێکی زۆر لە ئامادەبوانی هۆڵەکە بوون بە سوتماک.